السلام عليكم جماعة بەخێربێن بوانێکی نوێ Elite Mentorship لەم وانەدا باسی زانستی سمارمانی کۆنسێپت دەکەین ئەوکو پێشتر گوڵمان لە سمارمانی کۆنسێپت دەست پێ دەکەین سەرەتا با بزانین سمارمانی کۆنسێپت چییە سمارمانی کۆنسێپت ئەو شێوازەیە کە هەوڵ دەدا پێشانمان بدات کە کاریگەری سمارمانی کۆنسێپت کو لەسەر بازار دەبیت مارکێت چۆن جوڵە دەکات بۆچی نرخ بەرز و نزم دەبیتەوە پارەی گەورە و زەبەلاح لە کوێ دەچێتە ناو بازاردا و چۆن دەتوانین لەگەڵ ئەو نرخەدا بین نەک لە دژی بین ئایا سمارمانی کێن مەبەستمان بە مانای کەسێکی دەوڵەمەند نییە مەبەست ئەو دامەزرا و ئینستیتوشیەکانن وەک بانکە گەورەکان سندوقی وەبەرهێنان مەبەستی ئینڤێستینگ فەند دامەزراوە داریە گەورەکان بە هەمان شێوەک و بڕووکەر و مارکێت مەرکەرەکان ئەمە بەهۆی ئەوەیە پارەیان زۆریان هەیە کە کاریگەری لەسەر نرخی بازار دەکات ئامانجی سمارمانی کۆنسێپت چییە تێبگەین لە مارکێت چۆن جوڵە دەکات ئاراستەی سەرەکی بازار بناسین و چۆن بتوانی شوێنی جوان بدوزنەوە بۆ ترێدکردن واتە معاملەکردن بە هەماشە بریارەکانت لەسەر بناغەی شیکارکردنەوەی مارکێت بیت نەک بە هەست و گومان بیت ئێستا بە شێوازێکی ڕۆن دەچینە ناو بابەتەکە لێرەدا لەم بەشە هەموو کات بزانن ئەمن بە تۆپیک ناڵێم هەر ڤیدۆی بکەمە تۆپیکێک بەڵکو ئەو Elite Mentorshipە دەکەمە پارت واتە پارتی یەکەم Elite Mentorship کە بە چ پێک هاتووە باشە مەبەستمان لە چ پێک هاتووە واتە بناغەکانی چنە تەمام لەوەندە هەر پارتێک لەسەر مەسەلەن 3-4 تۆپیک بیت واتە بابەتەکان بیت ئێستا باسی پارتی یەکەمی Elite Mentorship دەکەین کە چ پێک هاتووە چنە باشە جەماعەت وەکومە گوتی تازە دێ باسی بنەمەکانی سمارمانی کۆنسێپت بکەین ئەوە پارت یەکە لە کورسی Elite Mentorship لێرەدا دێ پێتان داڵم کە کو بتوانین بنەمەکانی هەموو سمارمانی کۆنسێپت بزانین سمارمانی کۆنسێپت هەموو یاسەیە ئەگەر بێ ئەو یاسانە هەمووی بزانی ئەوە بە جوانی لە سمارمانی کۆنسێپت تێگەی بەڵام ئەگەر بێ ئەو یاسانە نەزانی نەکە قیاس لە خۆت ئەو یاسانە ئەو کە لۆتو قۆرس دەبی سمارمانی کۆنسێپت ئەو لێرەدا ستێپ بای ستێپ واتە مەرحەلە بە جوانی هەموو شتێک دەڵێم بە ڕوونیش وازەحە لێرە دەهێن باسی چکەین سمارمانی کۆنسێپت یەکەم تۆپیک یعنی واتە یەکەم بابەت ئەویش چە ئەویش break of structure واضح break of structure معناوی چە break of structure واتە structureێکی نوێ دروست بکات واتە مەسەلەن مارکێت چ بە up trend بیت یاخود down trend واضح up trend یاخود down trend کاتێک لە up trend یاخود down trend شوێنێکی نوێ دەشکنیتەوە واتە نرخ شوێنێکی نوێ دەشکنیتە ئەو کات پێی دەڵێن break of structure کورتیەکە پێی دەڵێن boost بە درێژەکەش دەڵێن break of structure واتە structureێکی نوێ دروست کرد ئەو جەولو دەوازن بیت یاخود بۆ بەرز بوون break of structure بابەتێکی ئاسانە بوو تێگەیشتنێ و یاساکەی زۆر ئاسانە بوو تێگەیشتنێ ئێستا پێتان دەڵێم کو یاساکانی break of structure بە جوانی تێبگەی بە کورتێک بەحس بکەم break of structure واتە کاتێک مارکێت گریمان ئەوها بەرزبوونێکی کرد و دەوازی کاتێک مارکێت بەرز دەبیتەوە واتە بە ئەپ ترەندا باشە کاتێک مارکێت بەرز بیتەوە ئەو هەیە پێشوەخت دروست کردیە کە ئەم هەیە بوو کوونەکە ئەگەر شکاندی باشە بەم شێوەزەکە شکاندی ئەوە دەبێتە break of structure وازەحە واتە break of structure ئەگەر نەشکاندی ئەوە نەبێتە break of structure بەمە شەلو down trend واتە بوو دابەزین بێرش کاتێک مارکێت ئەوها دابەزیت بەرزبوونەی دەکات ئەوە نرخی کوونە نزمترین ئاستی کاتێک دەشکێنیتەوە ئەوە دەکەنە break of structure وازەحە بەم شێوەزە زۆر ئاسانە هەندێک یاسایی هەیە ئەو یاسانەژی پێتان دەڵێم کە کو بەکاردی یەکەم شت بۆ بین لەسەر بوسی چە بوسی دروستەکان باشە واتە بوس break of structure پاش دێن باسی چ دەکەین F boost واتە fake بوسی نادروست وازەحە سەرتاوە باسی بوسی دروست بکەم کە چ پێک هاتووە گریمان بەم شێوازە مارکێت ئەپ ترەندە واتە مارکێت بۆلیشە باشە لێرە مارکێت بەرزبوو نەکریە بەڵام لێرە دابەزی نەکریە وەیە پشتینگی بەرزبوونێکی دی کردیتەوە وازەحە واتە
چ کردیە مارکت ستراکچەرێکی نوێش کاندەوە ستراکچەرێک کۆنەکە کیش بوو ئەیەکە بوو کە لێرەیە کە بەرزترین کاندڵ ئەیەکە بوو وازەحە وەکو دەبین ئەی لێرە بەرزترین کاندڵێمە بەڵام مارکت دابەزی تا ئێرە هات وازەحە ئەوجا بەرز بووەوە ئەو ئاستی ئەیەکە شکاندی مارکت بە کاندڵی بی ئەگە تەماشا بکەین شکاندیە واتە ئەوە دەبتە برێک ئۆف ستراکچەر باشە بەڵام یەک مەرج لێرە هەیە بکنە تێبینی تەمام بکنە تێبینی ئەویش کاتێک بووسەکە لێرە دەشکینیت دەبین لەسەری بە چ بیت بە بەدی کاندڵ بیت ئایا شێوازی بەدی کاندڵ چییە مەبەستت بەدی کاندڵ جمع سیر بکەن هەموو کاتێک ئەتو بەم شێوازە کاندڵت هەیە ئەوە کاندڵێکە لێرە ویکەکەیە واتە شادوو ئەوی تر بەدیە ئەمە پێی دەڵێن بەدی ئێرە واتە ئەو چارگوشە پڕاکە ئەوە پێی دەڵێن بەدی ئەویدی شادووە وە تیرکەکانن واتە شادوو وازەحە کاتێک لەسەر ئەم ئاستە کە بەرزترین ئاستێمە ئەیەوەیە کاتێک لەوێ لەسەری بەرزترین ئاستی بە بەدی داخستواتە بە پڕی بەم شێوازە تەمام بە بەدی داخست ئەو جۆبەیە کاندڵ دوو کاندڵ سێ کاندڵ موین بەس بە بەدی دابەخات کاتێک داخست ئەو کاتە دەبتە بووسێکی دروست باشە بەڵام کو نابێتە بووسێکی دروست کاتێک بەم شێوازە لە فەیک بووست هەموو نمونەیە باشە یانواتە بەرزبوون دابەزین بەرزبوون ئەیەکە کە لێرە بەرزترین ئاز بووە پێشوەخت بیەکە هاتیە ستراکچەرێکی نوێ دروست کردە ئەو کاتە لێرە بەڵام بە چ شێوازەی بووە بە شێوازێکی شادوو بوو لەسەر ئەو ئاستەی باشە بە شێوازێکی شادوو بوو سیر بکەن ئەمە شادووە بەڵام لێرە بەدیە واتە ئێمە بە برێک و ستراکچەر حسابی ناکەن ئەوە فەیک بووسە کاتێک مارکت دێتە خوارێ ئەو کات بە برێک و ستراکچەری حساب ناکەن وازەحە یەکی لە نمونەکانی تەرجمات کاتێک هەموو نمونەی فەیک بووز مەسەلەن ئەو نمونەمان هەبێت باشە بە شادوو بیت کو هەنێک خطوەمان هەیە لەوانە ئەو شادووە پڕ بکەتەوە باشە بێ ئەوەی مارکت بێتە خوارێ مەسەلەن مارکت دیسان بەرز بووەوە باشە لێرە کاتێک مەسەلەن لێرە ئەو بی کاندڵە بورن بی کاندڵە لێرە کە دەست شادوو بەم شێواز وازەحە کە دەست شادوو کاتێک لێرە کرە شادوو بەڵام مارکت یەکسەر دانەبازی جەماعەت یەکسەر دانەبازی واتە کاندڵێکی دی لێرە بووەوە کە مەسەلەن کاندڵی سی بووەوە و بەرزی کرد وازەحە کاتێک ئەو کاندڵی سیەکە بەرز دەکات دەبیت بەدیەکە لە کوێ بیت بەدیەکە دەبیت لەسەر شادوو بیەکەش بیت وازەحە نابێت ئەتۆ بێ حسابی ئەوها بکەین مەسەلەن لێرە ئەوە بووسەکەیەوەیە بڵێ ئێرە لەسەری گرتیە ئەم بە بووسی حساب بکەم خەڵەتە دەبیت بچیتە سەر کیرێش بچیتە سەر ئەو شادوو پێشوەختی هەیە لێرەیە لێرەش بە بەدی بکرێتەوە لێرە ئەمە ئەگەر لێرە بە شادوو بە بەم شێوازە ئەتوها حساب نەکەکە لەوانە بڵێ بۆ لێرە بەدیە بەڵام لو حساب نەکە لەبەر ئەوە ئەمە نەتوانیە بووسی کتە ستراکچەر واتە بە بەدی بگرێت واتە دەبیت فۆکسمان لەسەر شادووەکەش بیت بتە قاپاتکردن بە بەدی ئەو کاندڵی دواتە تێت گریمان ئەو سی کاندڵاش بە شادوو بە باش گریمان بە شێوازە شادوو بە کاندڵێکی دیش ببیتەوە ئەم جۆرە دەبیت خوب سەر شادوو سیاکەش بگریت تەمام سەر شادوو سیاکەش بگریت ئەو کات بە بووسێکی دروست حسابی دەکەین ئەگەر ئەو شتە نەکرد بە بووسی دروست حسابی ناکەین وازەحە ئەکو نمونەی فەیکەکە کو مەبەستم بەمەسم بەم شێوازەیە لێرە بیەکە بە شادوو هێلاوەیە بەڵام کاندڵی سیاکە بووەوە لێرە ئەو کاندڵی سیاکە ئەگەر مەسەن کابرێکی نەشەڕازەوی دەڵێت مادەم لەسەری بە بەدیە لەسەر ئەو ئەی کاندڵ بەرزترین ئاز بەدیە بە بووسی حساب دەکەم بەڵام بە بووس حساب نابێت لۆ چونکە پێشوەخت ئەم بی کاندڵە بە شادوو هێلاوە یعنی ناوبەینێک ناوبەینی سی ئەی کاندڵی هێشتەوە دەبیت ئەوەش پڕ بێتەوە باشە ئەوجا مەسەن سی کاندڵ دەبیت چ کرد بە سی کاندڵ لەسەر شادوو بی کاندڵش بە بەدی داخست بە وازەحە بە بەدی داخست بە واتە بەم شێوازە بە شادوو نەبووە تۆ ئێرە هات بوو بە بەدی داخست بە وەکو ئەو نمونەی پێشوەخت کە لێرەیە باشە ئەگەر گریمان کاندڵێکی دی لێرە بووەوە مەسەن کاندڵی دیە لێرە بووەوە بەڵام ئەم جۆرە چوو
لەسەر لێرە داخست لەسەر شۆدوبی ئەتوا حسم نەکە دەبێت دیسان شۆدوێ سیش حسابکەی لەسەری بێتە داخستن بەم شێوەسە ئەتو دەڕووی تاک و شۆدوێک تاوە دەکات باشە ئەمە نمونەی فەیکەکە و ڕێلەکە زوو ئاسانە باشە بامشە بوو دەبەزین ئەمە عەکسیەوەیە یعنی حسابی بکەوە بەس دەبەزینە وازەها و بچینە هەندێک نمونەی سات چۆردێ پتر وازە تێئەکەی باشە جماعت وەکو ئەم نمونە ئێستا لێرەمان هەیە مارکت هەوڵدا لێرە چ بکەن مارکت هەوڵدا لێرە دابەزینەی بکات باشە بەرزبوونەی دەکاتەوە ئەو جۆدا دەبەزیتەوە باشە ئەمە کو بزانین تێت ئەو سترەچەرە کوونەکە لێرە دەشکێنیت لە بنەکەی باشە لێرە کو بزانین دەشکێنیت تەمام وەتە بە سیر بکەین ئەوە مارکت دابەزی کە سەیری دەکەن جماعت سەیری ئەو کاندەرە ڕەشەکە بکەن کو بە جوانی باشە بە جوانی لێرە بە بەدی داخستیە واتە شادوونەوە ئەوە دەبێتە بووسێکی ڤاڵت واتە بووسێکی دروستە وازەحە بەڵام بە بینە سەر ئەو نمونەی ئەوە نزمترین ئاز بە پێش وەخت وەیە ئەکە بن ئێرە دەست نیشان بکەین باشە ئەوە بە بڕێک سابیکەین لێرە جماعت دەبینین وایە دەبین کە مارکت سەرەتا دەبەزیە بەرزبوونە کردی ئەو جۆدا دەبەستەوە بۆ برێک ئۆف ستراکچەر وایە ئێستا بە سیر بکەین بزانین لە بن ئەو لوەی دەکاتە بووسێکی دروست یاخود فەیک بووس وازەحە تەمام ئێستا دەبینین بە شێوازێکی شۆدووە ئەکە لێرە سیر بکەن جمع بە بەدی نەپڕکرد لە بنی ئەم بووسە بە شۆدوێدا ئەتۆ حسابی ئێستا حسابی فەیک بووسی لو دەکەی باشە بۆ ئەتۆ ئێستا حسابی فەیک بووسی بوو دەکەی تەمام ئەگەر مارکت ئەکسە بەرز بووەوە واتە لێرە مارکت بەرز بووەوە ئەوە فەیکە هیچی لە گەل چ دانیە بەڵام ئەگەر گریمە هەندێک کاندەڵیدی بوونەوە بۆەوەی ئەو بووسە دروستکەن دەبێت چ بکەن دەبێت بێت کاندەڵێکی بتەوە لە کوێ بە بەدی دەبەخێت ئەو جۆرە نەی لێرە دەبێت ئەم جۆرە بەم شەودووە بیت وازەحە لەبنی ئەم شەودە بکتە بەدی ئەو جەبە بووسی حساب دەکەین گریمان ئەوە کاندەڵێکی دی بووەوە جەماعەت هەوڵ دەدە دەبەزیت باشە ئەوە کاندەڵێکی دی بووەوە هیچ نەکرد تازە چمان کرد سەیری بکەن لە بنی ئەو شۆدووە کە دە بەدی وازەحە کاتێک ئەو هاکرە بەدی ئەمە لێرە بە بووسێکی دروست حساب دەکەین وازەحە بووسێکی دروست بەڵام ئەگەر هات مەسەلەن گریمان لێرە بە شۆدوو بە ئەو کۆتەش هێشتا بە بووسی حساب نەدەکرد باشە ئەگەر لە بن ئەو شۆدووە یعنی لێرەش هەموو شێوە بەدی نەبە بە شۆدوو بە ئێمە بە بووسی حساب نەدەکرد وازەحە جماعەت بەم شێوەزە کورتیایکیە بابەتەکە تەمام یعنی زوو ئاسانە بابەتی بووسی ڤاڵت و ئینڤاڵت واتە بووسێکی دروست و فەیک بووس لەوەنە بپرسی ئایا ئێستا من چ فێر بوومە زوو شت فێر بووی ئەم یاسە یارمەتیت دەدات لە هەموو شتێک بابەتی سمامەنی کوسێب بە شێوەزەکە هەموو شتێک پێکەوە گرێداوە واتە هەر ڕۆڵێک بۆ ڕۆڵێکی دیداچیت واتە وەکو شێوەزێکی ئەلگۆریزمە ئەوەنە لە مەسەن لە بابەتی کودینگ دازانێت وەرک سپەیسە واتە هەشتێک بە شتێک گرێداوە وازەحە هەشتێک تەمامکەری شتێکە ئەوجا ئەمە یەکەم وانەی سمالمانی کوسێب بوو دەچینە وانەی دواتر باشە جەماعەت تازە دەباسی وانەیەکی دیکەین ئەویش پێداڵێن ئۆردە بلوک ئۆردە بلوک چییە ئۆردە بلوک شوێنێکە کە خواست و خستنەوە لەسەرە بۆ ڕوونکردنەوە بدەم سەبارەت بە ئۆردە بلوک مەبەستمان پێچە لەسەر خواست و خستنەوە کاتێک گریمان لێرە مارکت بەرزبوونێک کردە باشە لێرە ناوچەکەیە کە نرخی مەسەن گریمان گۆڵ نرخی 4000 دلارە وازەحە 4000 دلار لەو کاتە کە خواستێکی زوو لەو نرخە دەبیت کە 4000 دلارە دەبێتە شوێنی ئۆردە بلوک وازەحە کاتێک مارکت دێتە خۆرێ لەو شوێنە دەدات لەو نرخە دەدات مارکت دێکسە بەرزبوونێکی قرس دەکات چونکە لۆ سمالمانی هەموو کەسێک لەوێ هەوڵ دەدەن بۆی دەکەن ئەو بانکە گەورەکان و ئینڤستینگ فاند هەموو شتێک لێرە بۆی دەکەن کە شوێنێکی گونجاوە باشە بەڵام ئەوە ئاسان نییە ئەتو بێ ئەو شوێنە ئۆردە بلوکە دەستنیشان بکەی واتە بۆ شتێک پێتان بڵێم کە پێی دەڵێن ئەلگۆریزم بە شێوەزێک لە چارت ئیش دەکات کە خواست و خستنەوە خەڵک لە کوێدا کە سەفربوونەوەی خەڵک لە کوێدا بەڵام ئێمە نابین ئەو ئەلگۆریزمە لە کوێدا بەڵکو خۆمان هەندێک بنامە و یاسامان هەیە دەتوانین دەستنیشان بکەین بۆ ئەوەی ئەو ئەلگۆریزمە بدوزینەوە
واضح جماعت استا لا چارت لا اندیکیتر هشتگ پنالت او اوردا بلوکه با پنالت او اوردا بلوکه بلام هندک بنامکانو شتی نهنی من هیا لازم سیستم معنی گوسب که پیمان دلت اگه شتکه باب شوازه بو او دبته اوردا بلوک اگه بام شوازه نبو او نبته اوردا بلوک و تا پش با یاسای تبستی واضح جماعت استا پیدان دالم کو بتوانی یاسای اوردا بلوک بزانی کو بتوانی شوینی اوردا بلوک دست نشان بگن زور آسانه تنها دو یاسای گرینگه لبریدکی و توا لیره اوردا بلوک کلمه دو پارچه که لسر او بیا که دروست و تا اوردا بلوک که دروست او بی کرکراویا پارچه که دی اف او بی و تا فیک اوردا بلوک که نادرست واسه حجمت استا بابو چینه سر اوردا بلوک که دروست که درست دبید اوردا بلوک لو کاتا درست دبید جماعت کاتک مارکت لن کزدا و تا لش بلین شوینه که یون برزبونه که قرصی کریه یون دبزنه که قرصی کریه و تا کو گریمان بم شوازه مارکت توزه ایره آوها دا بازیه بلام لکز دا مارکت برزبونه که قرصی کریه دیچ که لیره زور گرینگه دلی با خود دلی پیش او همو برزبونه بکات او بو ابترنده باشه پیش هموی او برزبونه بکات دیم نظمترین کاندل دستشان دایم که پیش او برزبونه روی داوه که لیره گریمان لیره بام شوز اوردا بریک دست نشان داگیرد تمام بام شوزی کاندل گریمان لیره مارکت توزک دا بازیه بلام نکز دا اکسا برزبونه که قرصی کریه باشه لیره با خود داله پیش ام همو برزبونه بکات کیان کاندل نزمترین کاندلی ایمه بوه دین ایره که جوابکش دیاره ای کاندل نزمترین کاندله یا خود بی کاندل نزمترین کاندله ایره دا کیان نزمترین کاندله ایره دا بی کاندل و چونکه شادو بی کاندل نزمتره لکاندلی ای جماعت لیره اکشتی گرینگ تان بیدالم گرینگی با رنگه کاندی کاندل مده بلی او کاندله که سوره او کسکه گرینگ نیه گرینگه که او کیان نزمترین کاندله واضحه و تلیره بی کاندل نزمترین کاندل ایمه دو رول من هیا جماعت رولی ای که پیدالن اگر هاتو دست چپی خوی در کربید و تبم شوزه دست چپی خوی در کرابید کاتک اوها دست چپی خوی در کرابید اوه اوردا بلوکه که درسته کمان بسته روردوان دست چپی خوی در کرابید و تا کاتک بی کاندل دست نشان کربید کاندله که دست چپی خوی در کرابید لبن آستوی زمتر بید و تا نگه ای کاندل لیره اگه دبینین شودو بی کاندل نزمتره لشودو ای کاندل و تا در کراوه واضح بمشی واضح بناغەی در کراوه اگه مثلا شودو ای کاندل لیره بو اوه در نکراوه چونکه شودو کاندلی ای نزمتره اگه بمشی واضح در کرابید او جا بابدی بید واضح بابدی بید یا با شودو بید گرینیه المهم بس در کرابید او روله که زور آسانه بو تێگەیشتن واضحه او رولی یکم رولی دوم که زور گرینگه ل دسته چپ درکردنی اویش پیدالین این بالانس جماعت این بالانس چیه؟ این بالانس لوانه زۆربەی ئێوە بزانن مەبەستم این بالانس چیه با گوتی دەتوانین بڵێن فێر ڤالیو گەپ سێ کاندڵن واضحه سێ کاندڵن گریمان ئەوە کاندلی یەک ئەوە کاندلی دوو ئەوە کاندلی سێ واضحه سێ کاندڵن کاتێک کاندلی یەک و سێ دەستنیشان دەکەی شادوی کاندلی یەک هایەکێک دەستنیشان دەکەی و کاندلی سیاکەش لووەکەی شادووەکە دەستنیشان دەکەی کاتێک ئەم هەردوو شادووە بە یەک و دوو نەبەستراوە بن باشە واتە بوشۆی هەبین لە ناوبەینی ئەوە دەبێتە چە ئیمبالانس فێرڤاڵوگە یا خۆت ئیمبالانس بەم شێوەزە ئەگەر هاتوو مەسەن گریمان بەم شێوەز ئەم هەردوو شادووە یەک و دوو گرابیت ئەو بەم شێوەزان گەتو خەتەی ئەوها بنی لێدابیت لەو خەتەی واتە ئەوە این بالانسی نیه واضحه زور آسانه مزور جوره گوتی او باوده لیره دا دی کاندلی بی با یک حساب دکه کاندلی سی با کاندلی دو حساب دکه کاندلی اوش بابلین کاندلی کی سی واضحه شادوی همو که جماعت شادوی اوردا بلوکه که دستشم که باشه مثلا او اوردا بلوکه دستی که نظمتین کاندلم کردیتا بوکس دا دبیت او شادو حساب که نه چه مثلا شادوی ایره لوم حساب که خلط او اوردا بلوک نیه او اوردا بلوکه واضحه شادوی که حسابی دکی لگه او شادوی
کاندلی سرتر باشه دوامەکەنە سێمەکەکە ئەمەیە وازەحە دەبینین کە ئێکودو تاچی نەکرد جەماعەت دەبینین یعنی بوشەی ناوبینی هەردووکیان هەیە باشە کونە بوشەی مەسەلەن لێرە ئەم شۆدووە حتا لێرە هات بۆ ئەوە نەبووتە بوشەی وایە بەڵام لێرە دیارە کە بوشەی هەیە ئەو کاتە ئەوە باشترین ڕوولی ئوردەبلوکە وازەحە کاتێک مارکێت دێتە خوارێ خو لەو ناوچە دەدەوەتە ئەم ئوردەبلوکە مارکێت یەکسەر چونکە خواسی لەسەر ئێرە نرخ بوو بای یەکسەر بەرزبوونێکی قورس دەکات وازەحە جەماعەت لو دەبەزنیش هەمان شتە بەس عەکسێک هەیە باشە یعنی هەمان شتە کاتی مارکێت دەبینیم دەبەزینێکی قورس دەکات باشە دەبەزینێکی قورس دەکات دێ ئەم جۆرە لە جیۆتی پێشتر گوڵمان نزمترین کاندل بوو بارزبوونا ئەمە نزمبوونە پێدانین بەرزترین کاندل بەرزترین کاندل دەستنیشان دەکەین بۆ ئوردەبلوک وازەحە بەرزترین کاندل یەکەم شت دەستە چەپی دەرکراویت دوام شت چە ئیمبالانسی هەبێت وەکو لێرەکە ئیمبالانسی هەیە لێرەش دەبێتە برێک و ستراکچەرێکی دروست بوو جمع سەرەتا دروست نەبووم برێک و ستراکچەرەوەیە سەرەتا بە شۆدوو بوو بەڵام کاندلێکی دیرە بووە لە بن ئەو شۆدوش کردە بەدی وەتەوە بووسێکی تەواوە بەڵام کو ناکەینە ئوردەبلوکێکی دروست بە کوام شێوەزە لێرە دەمەکیمە گوتیان جماعەت ئیمبالانس گرنگترە لە شۆدوو کاتێک ئەتۆ ئیمبالانست هەیە بەڵام شۆدوو نییە هیچ مشکلە نییە بەڵام ئەتۆ شۆدوت هەبیت و ئیمبالانس نەبیت ئەو کاتە بە حسابی لو ناکەین وازەحە یعنی ئیمبالانسەکە گرنگترە لە شۆدووەکە شۆدووشت هەبیت ئیمبالانس نەبیت ئوردەبلوک حساب ناکرێت بەڵام شۆدوو نەبیت و ئیمبالانست هەبیت بە ئوردەبلوک حساب دەکرێت وازەحە لێرە گریمان یعنی تەواوەکو نمونەی دیە نزمترین کاندل ئوردەبلوکە دەسە چەپشی دەرکراوی بەڵام لێرە دەبینین شۆدوو ئێکودو گرتیە واتە ئیمبالانسی نییە نو ئیمبالانس وایە نییە ئیمبالانس ئەو کاتە ئێرە بە ئوردەبلوک حسابی ناکەین سەبەب چیە بە پێتان بڵم سەبەب چیە سەبەب ئەوە بوو ئەوەیە ئیمبالانس گرنگە لەبەر ئەوەی کاتێک ئەتو بالانس نییە یعنی ئیمبالانس نییە ئەو کاتە جمع سیر بکەن بکەنە قاعدە لە مشکی خۆتان کاتێک ئێرە بوویتە ئوردەبلوک وازەحە کاتێک بووتە ئوردەبلوک لێرە دە کاندلی مەسەڵەن ئەوە بکەینە کاندلی دی لێرە ئەکسەر هاتووتە خوی لێدا و بەرز بە واتە چە واتە ئیشی خۆی کردیە واتە ئەم ئوردەبلوکە وازەحە لێرە دە ئیش پێ هاتیەکردن بەرز بوویتەوە ئەمە بە کار ناین لو داهاتوو واتە لو داهاتوو نایێتە ئێرە ئەکسەر بەرز بیتەوە چونکە پێشوا ئەم دی کاندلە ئیشی پێکراوە واتە خلاص خواسی لەسەر ڕۆشتیە وازەحە بەڵام کاتێک بەم شێوازە ئیمبالانسی هەبووەتە هێشتا ئەم ئوردەبلوکە ئیش پێ نهاتوەکردن واتە خوی لێ نادا بۆ بەرزبوونی وازەحە واتە دەتوانین لو داهاتوو بەکاربێنین یعنی زۆر شتێکی ئاسانە تەمام زۆر وازەحە لو دەبەزینێشەکە ئیمبالانس نەبێت تەواو نەبووتە ئوردەبلوک ئەوەش بابەتی ئوردەبلوکە شتێکی زۆر ئاسانە جەماعەت خۆتان دەبینن شتێکی زۆر ئاسانە ئەوە تۆپێکی دوام بوو لە پارتی یەکەمی Elite Mentorship دەچینە تۆپێکی سێ ئەمە ئاخر تۆپێکە لە پارتی یەکەمی Elite Mentorship دێنە تۆپێکی سێم لە پارتی یەکەمی Elite Mentorship ئەویش پێداڵین ئوردەفلو یاخود UF تمام ئوردەفلو چە وەکو ئوردەبلوکە بەڵام شێوەزێکی جیهۆزترە وازەحە ئوردەفلو کەی دروست دەبێت کاتێک مارکێت بەم شێوەزە بەرزبوونێک دەکات جەماعەت نزم دەبیتەوە و بەرز دەبیتەوە تمام ئەتو چ دەکەی دەی ئەم بەرزبوونە ئەوەی پێش وەخت دروستکردی و ئەم نزمبوونە دەی هەردوو نەوچە دەکیە گوشەکدا تمام زۆر ئاسانە واتە سەرەکەی و بنەکەی دەکیە گوشەکدا بە کوردی پێ دەڵام شتێک زۆر ئاسانتر کاتێک ئێمە بەڕێک ستراکچەرمان هەیە وایە بەم شێوازە هێرا دەکینە بووس و کاڵ وایە زۆر ئاسان تێگەی واتە لەسەری ئەم بووسە و ئەسەر ئەم دەبەزینە دەکیە گوشەکدا و ڕادەکێشی دەبێتە ئوردەفلو UF وازەحە زۆر ئاسانە تمام بابینە سەر نمونە لەسەر ئوردەفلو سەرەتا ئوردەفلوی بۆلیش پێتان دەڵێم دواتر لەسەر ئوردەفلوی بێریش وازەحە ئەوە بێریشەکە ئەمە بۆلیشەکە ئەمە ئوردەفلوی بێریشەکە جەماعەت لێرە ئەگەر دیقاماندایە دیارێکە بووسێکی دروستمان لێرە هەیە بە هەماشە پێش ئەم بەرزبوونە قورسە بکات لێرە ئوردەبلوکمان هەیە کە دەستە چەپی دەرکراوە هەماشە این بەڵانسیەوە دەبتە ئوردەبلوک ئەوە هیچ لەگەل چ دنیا لێرە دیسە مارکێت چکە جەماعەت مانە لێرە بەرزبوونە کرد
دواتە دابەزینێکی بچووک کرد و بەرز بووەوە وایە ئەو کۆدێت چکەی سەرەکەی کە لێرە نیشانم کردیە سەرەکەی ئامۆشەوە بنەکەی دەکیە کەوانێکی جواندا باشە بەم شێوەز دەکێت کەوانێکی جواندا وەتە ئەمە ئەو نەوچە دەبێتە ئوردەرفلو یاخود و ئێف وازەحە گریمان زۆر بە ئاسانی حسابکەوە بووسە ینی زۆر بە ئاسانی تێگە وازەحە بووسە ڕۆلی چەجمات بەس ڕۆلێکی هەیە کاتێک لێرە گریمان چەند کاندل بوویتەوە گریمان لێرە کاندڵێکی دی بوویەوە ئێرەش کاندڵێکی دی بووەوە وازەحە کاتێک لێرە ئەمە بە شۆدو حساب دەکەین جماعت مەسەن گریمان ئێرە شۆدوێک هەبووە ئەوە وەکو ئیمبالانس بەکار دینی بەڵام بە شێوازێکی دروست بەکۆی نەتکایە نەیلو من ئیمبالانسی ئێرە حسابی بکەی یان ئێرە وازەحە کیرە ئیمبالانسی کیرە حساب بکەی ئیمبالاسی سەرەکی حساب دەکەی لێرە شۆدوی سەرەکەی حسابی دەکەی ئەو شۆدووە حسابی دەکەی لەگەڵ ئەو کاندڵە بزانە شۆدووەکان لە یەک دوو گرتیە مەسەن بەم شێوازە لە یەک و دی گرتیە نەگرتیەوەیە لی نەدووە واتە ئەوە وردەفلۆیەکی دروستە لو داهاتوو تاش دەکات و بەرز دەبێت وازەحە زۆر ئاسانە بەڵام بە شێوازێکە کە مەسەلەن بە ئەوە بوو بە ئەوەش نمونەی دابەزین بە هەموو دابەزینی پێ بڵێن دابەزینیش دیارە جەماعەت دابەزین بەرزبوونێک دابەزین ئەو بنە لەگەڵ ئەم سەرە دەکات چاگوشێکدا بەڵام کوم بە وردەفلۆ حساب ناکەین کاتێک گیری مانزین کوم جەماعەت کاندڵێک ئێرە بووەوە دواتر کاندڵێکی دیش ئێرە بوویەوە ئەم کاندڵە شۆدو ئەهۆلێدا دواتر بەم شێوازە دابەزیە وازەحە واتەی شۆدو بنەکە کە دیۆر دەکەی لەگەڵ ئەم شۆدووە یەک و دوو تاش کردبیت ئەو کاتە ئەم وردەفلە بوو داهاتوو حسابی ناکەین وازەحە واتە بوو داهاتوو حسابی ناکە کە مارکی بێتە ئێرە خۆی لێ بدات بەڵام ئەگەر گریمان بەم شێوازە بوو ئێرە کاندل بوویتەوە و چەندان کاندل دابەزیە بەڵام ئەم شۆدووە خۆی لێرە نەدا یەک و دوو ئەو کاتە دەتوانین لو داهاتوو بەکاربینین زۆر ئاسانە جەماعەت یعنی شتێکی قورس نییە ئوردەفلو بە ئوردەفلو بەپێتان بڵێن زۆر قوواترە لە ئوردەبلویشی وازەحە ئەمە بەس یاساکان ئێمە دەخوێنین سەرەتاکان گوتمان کە یاسای برێک و ستراکچەر چیە گوتمان کە یاسای ئوردەبلو چیە گوتمان کە یاسای ئوردەفلو چیە ڕاستە لەوانە زۆربەی لەسەر مشکی دروست دەبێت بڵێ ئایکەنگی ئەو شتانە بەکاردێنین بەکاری دێنین بەڵام کاتێک ئەتو یاساکان هەموو لەبەرت کرد سەرەتاکان یاساکان دەخوێنین ئەوجە دەچینە سەر چارتی هەموو شتێک دەست نیشان دەکەین وازەحە جەماعەت بەڵام سەرەتا بە بچینە سەر چارتی هەندێک نمونەی ئوردەبلوک و ئوردەفلو پێتان نیشان بدەم باشە جەماعەت ئەوە نمونەیەکی ئوردەفلووە لە گۆڵدی ئەگەر بین سەیری ئێرە بکەین بەرزبوونێک کردە دابەزینێک کردە و بەرز بوویتەوەیە ئێمە چ دەکەین دین سەرەکەی و بنەکەی دەست نیشان دەکەین ڕادەکێشین دەبێتە ئوردەفلوەکی داهاتوو یاسای ئوردەفلو ئێرە چیە بەسەرتەوە ئێرە ناوی ئوردەفلومان دابنین ئەوە کا و ناوی ئوردەفلو دە بۆ شتێکی ئاهاوی مشکلە نییە لێرە سێرکەن جەماعەت ئەم سەرە شۆدووە لەگەڵ ئەمە حسابی دەکەین وازەحە هەان دەبینین شۆدوەکەی کوتوی نەگرتەوە واتە ئوردەفلوەکی دروستە بوو داهاتوو بەکاردین وبچین سەر نمونەیەکی ئوردەبلوکی باشە جەماعەت ئەوەش نمونەیەکە لەسەر بابەتی ئوردەبلوی لێرە دا ئەگە دیارە یعنی لێرە مارکێتی چ کردیە مارکێتی دابەزینێکەوە باو کاندڵ ڕەشەکە دابەزینێک کردە و ئەکسە بەرزبوونێکی قورس کردەوەیە پێش هەو بەرزبوونێک قورسە بکات نزمترین کاندڵ ئێرە بووە وایە چکە ئێرە یا دابەزی وازەحە ئەتو نەهی هەلە بنین حسابی بکەی چکە ئێرە دابەزینێک کردە واتە دابەزینێک کردە تو ئێرە حساب دەکەی چکە ئەوە بوویتە سەبەبی ئەو هەموو بەرزبوونە دێ ئەمە دەکیە گوشتێکدا بەم شێوازە وازەحە یەکە ڕۆڵمان چە جەماعەت دەستە چەپی دەرکرابێت وایە لێرە دەستە چەپی ئەو کاندڵەوان دەبینی نزمترین ئاسترا گوتم بە شۆدوو بیت مشکلە نییە بە بەدی بیش مشکلە نییە تازە لێرە دەستە بنەکەی دەرکراوە تاوە و دوام شت ئیمبالانس گوتم جەماعەت ئەتو نەهی شۆدوی ئەم کاندڵانە دیارکردلو من بۆ ئیمبالانسی خەڵەتە وازەحە شۆدوی ئوردەبلوکەکە حساب دەکە ئەمە شۆدوی ئوردەبلوکەکە وایە لەگە کاندڵی دیڤدا کە ئێرەیە دیۆرە ئێک و دوو تاچی نەکردە وازەحە ئەگەر مەسەن ئەم شۆدووە حتا لێرە هات بە ئەوە ئێستا تاچی کرد وایە بەڵام تازە تاچی نەکەوەتە ئوردەبلوکێکی دروستە لو داهاتوو ئەمە ئێرە دەکینە ئوردەبلوک وازەحە
هێرەدەکینە وردە بلوک ئەگەر مارکێت کەوتێتە خۆرێ خۆستێکی زوو لەسەر دەبینە ئەو ریاکشنە شادووە خۆستێکی زوو لەسەر ئێکسا مارکێت هەوڵ دەدات بەرزی دەکات وازەها بەم شێوەزە دەبینن کو مارکێت بەرزی دەکات باشە دیارە ئەمە کوتا وانە بوو لە بەشی پارتی یەکەم ئیلیت منتۆرشیپ هیوادارم ئیسفادەتان کردبی لەسەر ئەم بابەتانە و ئینشەڵڵا داهاتوودا پارتی 2-3 دانم بەس تکە مەجالم پێم بدەن چونکە زۆر قورسە ئەو هەموو شتە بکەم لەسەرێک ئەمە پارتی یەکەم بوو داهاتوودا باسی پارتی دیش دەکەن بەڵام تکایە یوتیوبێ من سەبسکرایب بکە و لایک و شێر بکە بۆ هاوڵەکانت خواتان لەگەڵ تاکو ڤیدیۆکی نوێ